بینەرانی عزیز لارکوێکن سڵاوێمەتان نێبە و ئەم کاتتان باش بۆ ئەمڕۆ میوانداری کاک عەتا شەمێرانی ڕۆژنامە نووسمان کردووە قسە و باسەکەین لەسەر کاریگەری فێک نیوز لە سۆشیال میدیا و بەشێک لە ڕاگەیاندنەکاندا. کاک عەتا بەخێر بێ. سوپاس بۆ تۆش. کاک عەتا پێم خۆشە سەرەتا لەوە دەست پێ بکەین بزانین فێک نیوز چییە، هەواڵی ساختە چییە، تۆ چۆن پێناسەی ئەەکەی وەکو ڕۆژنامە نووسێک؟ سپاس. دیارە فێک نیوز ئێستا بە شێوەیەکی بەربڵاو لە هەموو دنیاە بڵاو بۆتەوە، تەنها پێویست نیە بە ژنگێشی دیاریکراوە بە کۆمەڵگەشی دیاریکراوە. بەشێکی زۆری ئەو وڵاتانەی کە ئیعلام تیانە ڕەجدا کوتاوە لە ڕێگەی ئیعلامەوە ئاڕاستەی کۆمەلگاکانەگرێت، بەشێک لە میدیاکانی ئەوان لە ڕێگەی فەیکەوە ئەیانەوێ ئاڕاستی کۆمەلگا بۆ شێوەیە بەرنکە خۆیان ئەیانەوە یان هێزێکی سیاسی ئەوێ. بەداخەوە لە باشووری کوردستان ئەمە زۆر تۆختر و زەقترە. ئەگەر ئێمە بمانێت قسە لەسەر فەیک بکەین ئەبێ قسە لەسەر نیوەی میدیای کوردی بکەین بە نووسراوە بە خوێنراوە بە بینراوێەوە. زۆر باش. دواتر باسی ئەوەکەین کە لە هەرێمی کوردستان ئەوە ڕنگدانەوەی هەیە یاخونا بە سەرەتا باسێکی فێک نیوزم بۆ بکە بزانم مێژووەکەی بۆکەی ئەگەڕێتەوە بە پوختی بۆم باسکەیت. ئەگەر قسە لەسەر مێژووی فێک بکەین ئەڵبەتە ئەمە بگەڕۆنە بۆ نزیکەی 100 ساڵەوە پێش لە هەموو کۆگو من لە سەرەتاوە بە کورتی ئاماژەم پێکرد هەر کۆمەلگایەک بۆ کۆمەلگایەکی کە جیاوازی هەیە. بۆ نمونە لە وڵاتێکی وەکو ئەمریکایەکە دوو هێزی کاریگەر ئاڕاستەی کۆمەلگەی ئەمریکیەکەن، ئەم دوو هێزە بەردەوام لە پێکدادان و ململالیان بۆ ڕاکێشانی سەرنجی خەڵکی لە ئەمریکا. ئەمەش بە شێوەیەکی گشتی بۆ وڵاتانی کە دروستە. هەر وڵاتێک ململانی سیاسی تاوێت لەلایەن کۆمەڵێک هێزی سیاسیەوە لەلایەن کۆمەڵێک ئەگەر دەستەواشەکە دروست بێت کۆمەڵی ڕۆژنامەنووس و کۆمەڵێک قەڵەم بەدەستی ئەو کۆمەلگایەوە ئەیانەوێ بیرکردنەوەی ئەوانی تر بەلای خۆیانە ڕاکێشن یاخود بە جۆرێکی کە خۆیان جوانکەن لەسەر ناشرینکردنی ئەوانیکە. ئێمە ئەگەر بمانێت قسە لەسەر بابەتەکە بکەین لەبەرەوەی ئێمە لە باشووری کوردستانین و ئەو دیاردێش لە باشووری کوردستانە بەداخەوە زۆر زەق بۆتەوە لە غیابی یاسایە کە من لێرەوە بەڕاستی گلەیم لە وەزارەتی ڕۆشنبیری هەیە بە شێوەیەکی گشتی، چونکە ئەو وەزارەتە ڕاستەوخۆ سەرپەرشتی کەناڵەکانی میدیا ئەکا لە باشووری کوردستانەوە بەشێکی زۆری میدیاکان لەلایەن وەزارەتی ڕۆشنبیری و مۆڵەتی کارکردیان پێدراوە. بۆیە پێویستە ئەم میدیانە لە ژێر ڕاستپاردە و ڕێنمایی ئەو وەزارەتە بن و ئەو وەزارەتانە یا ئەو وەزارەتە ئاڕاستی کارکردن با بە ئەم میدیانە لەبەر کۆمەڵە هۆکار. ئێمە لە باشووری کوردستانە بە کۆمەڵێک دوژمن تەنداوین بەداخەوە، یعنی هەر سێ چوار لامان دوژمنە. ئەم وڵاتانە لە ڕێگەی میدیاوە بە تایبەتی ئێستا کار لەسەر ناشرینکردنی مێژووی ئێمە و ناوی ئێمە و خاچی ئێمە و ڕابردوو ئێمەکەن. جاران ئەگەر بە دەبابە و تانک و زرێ پۆش پەلاماری ئێمەیان نابێ، ئێستا لە ڕێگەی میدیاوە پەلاماری ئێمەیان، ئێستا لە ڕێگەی میدیاوە هەوڵی ناشرینکردنی کۆمەڵێک هێزی سیاسی ئێن یا کۆمەڵێک کارکردی سیاسی ئێن یان لە ڕێگەی کۆمەڵی خەڵکی نێوخۆیەوە کە لەژێر یان لە نێوان دوو کەوانەیە ناوی خۆیان ناوە ڕۆژنامەنووس کار لەسەر ناشرینکردنی ئەو بەها و پرەنسیپە نیشتیمانی نوێتەوەیانە ئەکەن کە ئێمە بەلای ئێمەوە بۆ بە ڕەمزی ئەوە بۆ بەهێمای گەورەی میلەتەکەمان. بەداخەوە دوژمنانی ئێمە ئەمڕۆ لە ڕێگەی میدیا ئەو کاراکەن و کوتم جاران ئەگەر پەلاماریان نابێتین خاچیان داگیرکرد بێتین ئێستا پێویستیان بەوە نەماوە، ئێستا بە چەکی میدیا پەلامارمانەیەنەوە. بۆ نمونە ئەگەر تۆ بەشێکی زۆری ئەو پیج و ئەکاونتانەی کە لە باشووری کوردستانە ئێمە ڕۆژانە بە بەرچاوانە دێن و ئەچەن خاوەنەکانیان دیار نییە. ئەم پیج و ئەکاونتانە هەر کەسێک بیانەوێ، هەر کەسایەتیەک، کەسایەتی ئاینی بێ، کەسایەتی سیاسی بێ، کەسایەتی کۆمەڵایەتی بێ، بە ئەرزی خۆیان لە شکۆی ئەو کەسایەن، چونکە هیچ یاسایەک نییە بۆ لێپرسینەوە لەمان. بەداخەوە یاسای کاری ڕۆژنامەنووسی کە ئێمە وەکو ڕۆژنامەنووسان ئومێدێکی زۆرمان لەسەر هەڵچنی بوو، بەڵام تەنها لە چوارچێوەی یاسایە ماوە، یعنی لەسەر ئەرزی واقع و لە گۆڕەپانەکەیە کردارەکەمان نبینی، ینی کۆمەڵی کەسمان نبینی ببرێتە بەردەم دادگا یاخود لە بەردەم دادوورە دان بە هەڵەیە بنێت کە لە ڕێگەی پیجەکەیەوە یا لە ڕێگەی سایتە ئەلکترۆنیکیەوە پەلاماری ئەوانی تریابێ. بۆیە لێرەیە ڕۆڵی وەزارەتی ڕۆشنبیری و حکوومەت بەڕاستی ڕۆڵێکی زۆر لاوازە و ئەگەر ڕێگە لەو شەپۆلە نەگیرێ ڕۆژ لە دوای ڕۆژ ئەو پیج و سایتە ئەلکترۆنیانی کە ئێستا لە شکۆی خەڵکیان ڕەنگە سبێنێ لە شکۆی خێزانیش بن، ڕەنگە سبێنێ ببنە هۆکارێکی کاریگەر بۆ لێکترازانی خێزانەکان و بۆ هەڵۆشانەوەی خێزانەکان و لێدان لە ئاسایشی کۆمەڵایەتی و ئاسایشی خێزان بە شێوەیەکی شتی. زۆر باشە. دواتر باسی کاریگەری خراپەکانی ئەو بابەتە ئەکەین، بەس پێم خۆشە بزانم ئامانج لە هەواڵی فێک چییە لە ئێستاە؟ ئامانج لە هەواڵی فێک ناشرینکردنی ئەوانە بۆ خۆجوانکردنی خۆت وەکو لە سەرەتایە باسم کرد. بۆ نمونە ئەمڕۆ هێزێکی سیاسی لە گۆڕەپانی سیاسیە کەمترین هەواداری هەیە و کەمترین لایەنگری هەیە لە ڕێگەی کۆمەڵێک پیجەوە دێت کارکتەرەکانی خۆی بە شەقام بە شێوەیەکی گشتی
ئەناسێنێ لە ڕێگەی ناشرینکردنی ئەوانەوە کۆمەڵێک کارکتەر لای خۆی هەڵ ئەتۆقێنێ وەکو کارێک ئێمە جاران ئەمانوت کارێک هەڵتۆقیوە کۆمەڵێک کارکتەری سیاسی هەڵ ئەتۆقێنن لە ڕێگەی پیجەکانیانەوە کۆمەڵی دەستەواژە و کۆمەڵی پێناسەی جوانە خەنە بەردەم ئەم کارکتەرانە بە شێوەیەکی گشتی جوانیەکەن لای خەڵکی بەداخەوە کۆمەڵگەی ئێمە لە بەروەی کۆمەڵگەیەکە کەمترین بەرخود و کەمترین ڕوبەڕووی لەگەڵ کتێب و خوێندنەوە هەیە بە ئاسانی ئەکەوێتە ژێر کاریگەری ئەم هەواڵانەوە ینی بۆ نمونە لە باشووری کوردستانە ئەمڕۆپەی جێکتێت قسە لەسەر کارکتەرێکی سیاسیەکە یا لەسەر مێژووی هێزێکی سیاسی ئەگەر وەڵام نەبێ بۆ ئەم راپۆرتە یان بۆ ئەم هەواڵە خەڵک باوەڕ ئەکە تقریبا هەفتەیە لەو پێشکەناڵی عەرەبیە لە ڕۆژهەڵاتی ئاسیا لە ڕێگەی نووسنگەکانی خۆی و کۆمەڵێک ڕاپرسی کرد لەبارەی فیکەوە لەبارەی هەواڵی فیک و هەواڵی درۆ بێ بنەماوە ئەو ڕاپرسیە کە ئەنجامەکانی دواتر وەرگیرایەوە بەشێکی زۆری خەڵکی احتیمادیان لەسەر تۆڕە کۆمەڵایەتیەکانە ینی لە سەدا هەشتای ئەو کەسانی کە بەکو سەرچاوێکی گرنگ تەماشای هەواڵەکانەکەن لە سوۆشیال میدیایە نەک لە تەلەڤیزۆن لە سا 15 لە تەلەڤیزۆنەوە هەواڵەکان وەرئەگرن لە سا پێنجی رادیو و باقیەکەشی لە ڕێی نووسراوەیە کەواتە ئەمڕۆ سوۆشیال میدیا بە شێوەیەکی گشتی ئاڕاستەی کۆمەلگاکانی ئێمەکە لە ڕۆژهەڵاتی ناوین بۆیە هەر هەواڵێکی ساختە یان هەواڵێکی فیک لەسەر هەر کارکتەرێکی سیاسی لەسەر هەر با بڵێن هێزێکی سیاسی بکرێت خەڵکی باوەڕی پێکە ئێستا بە شێوەیەکی گشتی خەڵکیش باوەڕی بە هەواڵەکانی میدیانەمەوە بەداخەوە ینی ئەوە کاریگەرێکی زۆر خراپی لەسەر دەروون و باری سایکۆلۆژی ئینسانەکانش کردووە دەرونی ناوی نابێ جەنگی دەرونی ئەوە عەرەب ناوینێ حرب الإعلام يعني للرجية إعلامه جنگي لقلاك للرجية إعلامه بناماري ميجوكتها بناماري خاككتها وتو أبي هزك تهبه بروبرو نوي أم جنگا يعني أمره ميديا تركي باب بنمونه بيهنينه للرجية السينما للرجية دراما حاولي ناشرين كردين ركابركاني وأم حاولي ناشرين كردنش رجدا كتاو ولا إيما يسبون من الباشوري كردستان كومله دراماي تركي هن ك زنجيرەکانیان خۆ نزیکە بێتەوە لە 1000 حەڵقە کەچی ئێواران خێزانی ئێمە مناڵی ئێمە بە دیارەم درامانەوە دانیشە لە کاتێک ئەم درامانە پڕن نەژەهر پڕن نە ڤایرۆس مناڵەکانی ئێمە دانیشن بە دیاران بەرنامانەوە و 2000 تێئەگەن کە مێژووی ئێمە چۆن بووە لە ڕێگەی میدیاوە تێئەگەن لە ڕێگەی دراماوە تێئەگەن بۆیە ئەمڕۆ دژمنەکانی ئێمە لە ڕێگەی میدیاوە پەلاماری وەکوتم کۆمەڵگەی ئێمە بۆ ناشرینکردنی هەموو بەهاو هەموو ئەخلاقی کۆمەڵایەتی ئێمە بەداخەوە باسی ئەو درامایانت کرد کە هەنێکات ئەو شتە جوانانی کە لەناو کۆمەڵگای کوردەواری هەیە کاڵ ئەکرێنەوە ئەو شتە ناشرینانی کە لەو کۆمەڵگایانە لەوانێ بۆ ئێمە ناشرینە بەڵام بۆ ئەوان لەوانێ شتێکی ئاسایی بێ بەڵام وردە وای لێ کە لێرە شتەکە ئاسایی بێتەوە بەدڵنیای وایە بۆ نمونە لە دراما تورکیەکانە ئەگەر 1000 حەڵقە بێ 100 حەڵقەشی بۆ ناشرینکردنی دژمنەکانی تەرخام کە ئاماجەکەی خۆی پێکاوە نامەکەی خۆی گەیاندوتە ئەو شوێنی کە پێویستە بگات من لە ساڵانی ڕابردووە بەڕاستی چەندین جار لە ڕێگەی لاپەڕەکەی خۆم لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک و لە ڕێی بەشێک لە ڕۆژنامە گۆڤارەکانیش داوام لە وەزارەتی ڕۆشنبیر کرد کە سانسۆرێ بخاتە سەر ئەو جۆرە درامانە چونکە بەڕاستی کە خێزانی کوردی بەدیار درامایەکەوە دانیشێکە لە دراماکەیە ئینسانی کوردوەک و ژنکوش ئەناسێنێ ئینسانی کوردوەک و کەسێکی قاچاقچی و تیلاک فرۆش و ڕاوڕوت ئەناسێنێ مێژووی کورد بە ڕەشی نیشانەیە دوجار ئەمە کاردانەوەی خۆی بەجێ هێڵێ و مناڵی کوردیش ئەزانەی مێژووی باو باپیرانی چۆن بۆ لە ڕێگەی میدیای دوژمنەکانیەوە بەداخەوە زۆر ڕاستە باسی ئەومان کرد کە مێژووی ئەم نیوزفەیکە بۆ چەند ساڵێک 100 ساڵێک پێش ئێستا ئەگەڕێتەوە لە ڕابردووە بۆ ئەوە بووە کە جەنگی دەرونی بەرامبەر یەکتری بکەن ئەو حیزبولایانانە ئەو وڵاتانی کە دوژمنیەکەن بەڵام بەداخەوە لە ئێستا لە لای خۆمان لە هەرێمی کوردستان کووردە جەنگی دەرونیەکە بەرامبەر بە کورد ئەکا ئەمە بۆچی ئەگەڕێنیتەوە یعنی ئەمە ئەم جەنگە دەرونێ بۆ ئەوە بە ناشرینی هاتوۆتە ناو کورد لێرە لە باشووری کوردستان ئەگەر سەرنجیا بێ من لە بیداتی قسەکان ماوەتم لەبەرەوە ئێمە بە 3 دوژمن تەنراوین ئەم دوژمنانە لە ڕێگەی کارکتەرە کۆمەڵایەتی و کارکتەر سیاسەکانی باشووری کوردستانەوە خەڵک بەکارێن بۆ لێدان لە مێژووی یەکتری بۆ نمونە لە کوردستان من نامەوێت لێرە ناوی کۆمەڵی خەڵک بێرم کە لێرە فیگرن بەڕاستی ئەگەر پێشینەی یاخود پێشناوەکانیان بە 30 خوڕ لە قەڵەم دری ڕەنگە
بە جۆرە لە جۆرەکان لادان بێت لە بەها و پرەنسیپی میدیایش من ئەوە بەجێ هێڵم بۆ خەڵکانەی کە بابەتەکانن ئەخوێنەوە بەداخەوە ئەو کۆمەڵە کارکتەرە ڕاگەاندنکارە یا ئەو کۆمەڵە ڕۆژنامەنووسە ئەمڕۆ لە ڕێگەی نووسینەکانیانەوە لە هەموو بەهایەکی پیرۆژی نیشتیمانی ئێمەیان بۆ نمونە لە کۆمەڵی قۆناغ و وێزگی جیاجیایە کە ئێمە پەیوەندیمان لەگەڵ بەغدایە خراپ بوو وەک کەوتبووە لێژی کۆمەڵی خەڵک هاتبوون لێرە لە ڕێگەی نووسینەکانیانەوە وێنەی بەغدایان لە لای مناڵی ئێمە شیرین و جوانە کرد هەوڵیان هەیە بە خەڵکی بڵێن ئەوە ئێمەین خراپی نەک بەغدا ئەوە ئێمەین خراپی نەک دوژمنەکانمان ئەمەش لە ڕێگەی پێدانی کۆمەڵی امتیازات و کۆمەڵی پارەوەیە بۆیە لە هەموو حاڵەتێکا پێویستە لێرە یاسایەکە بێ بۆ ڕێگریکردن لە ناشرینکردنی خەڵکانێک لە ڕێگەی تۆڕە کۆمەڵایەتەکانەوە لە ڕێگەی میدیاکانەوە بەداخۆ لە باشووری کوردستان ئێستا زەق بۆتەوە ئەگەر یاسایەک لە پەرلەمان دەرچێت و ئەم یاسایە شۆڕ بێتەوە بۆ دادگا و پۆلیس و لایەنە پەیوەنددارەکانی حکوومەت من لەو باوەڕایم جارێکی کە هیچ کەسێک جورئەت نەکا لە ڕێگەی پیجەکەیەوە لە ڕێگەی تەلەڤیزۆنەکەیەوە تەنانەت هێرش بکاتە سەر هێزێکی سیاسی یان کارکتێکی سیاسی. کاک عەتا زیاتر ئەم فێک نیوزە لەناو سۆشیال میدیا زیاتر بەرچاوەیە خۆ لەناو کەناڵی ڕاگەیاندنەکانە زیاتر ئەبینرێ. لە کەناڵە میدیاکانە بەو حکمەی کە خەڵک لە ڕێگەی بینینەوە تەماشای کەسەکانەکە ڕەنگە ئەو کارکتەرانە نەتوانن هەندێک شت بڵێن یان هەندێک هەواڵ بڵاوکەنەوە سنوورێکی بۆ دانراوە بەڵام کاتێک ئەچێتە پشت پەردەوە لە ماڵەکەی خۆی لە ڕێگەی موبایلەکەی دەستیەوە کە دیار نییە کە ئەم پیجە سەر بەچێ یان ئەم سایتە سەر بەچەیە بەویست و ئارەزوی خۆی بەو شێوەیە کە خۆی باوەڕی پێێتی هەواڵەکان داتاشێوە بڵاوێکاتەوە پێم وایە لە تەلەڤیزۆن ناتوانێت لەبەرەوەی ئەو کاتە دەنگ و ڕەنگی کابرا ئاشکرایە و ناتوانێت هەندێک شت بڵێکە لەسەری بکەوە بە شێوەیەکی گشتی بەڵام لە پشت پەردەوە کوتم لە ماڵەکەی خۆیەوە ئەتوانێت هەرچیەک بێوێ بێڵێ و هەرچیەک بێوێ بینوسە. هەنێک کاتیش بینی ومانە بیستمانە کە لە هەندێک کەناڵی ڕاگەیاندن هەواڵی چاواشەکار و فێک نیوز بڵاو کراوەتەوە بەڵام ئەوە ناگەیانی لە کۆتاییە هەواڵەکە دەرچووەکەوانە بۆ ئەمەوە ناگەێنێت کە پێویستە داوای لێبوردن لە بینەر و بیسەری خۆی بکات نەک هەر داوای لێبوردن بۆ نمونە گەر کەناڵێکی میدیایی هەواڵێک لەسەر من بڵاو کاتەوە من ڕەنگە بە شێوازێکی کە تەعامل لەگەڵ ئەو هەواڵایە بکەم بچم لە دادگا بە شێوەیەکی یاسایی سکاڵا لەسەر ئەو کەسە تۆمارکەمەوە لەسەر کەناڵەکە تۆمارکەم دواتر داوای قەرەبووی مادی و معنەویش بکەمەوە بەداخەوە لێرە ببورن ئەو کەسانەی کە هەواڵیان لەسەر بڵاوکرێتەوە لەبەر تەدەخولاتی عشایری لەبەر پەیوەندی کۆمەڵێک کەس کە لە دەرەوەی یاسا پەیوەندی بە کەسەکە کۆن بۆەوەی لەو بابەتە سازش بکەوە پەناە نەباتە بەردادگا ئەم هەموو لاپەڕێداخراوە و خەڵکی بۆی ئێستا پێی بۆ دادگا ناباوە ناچێتە بنکێکی پۆلیس بۆ تۆمارکردنی سکاڵا یعنی پێی وایە بابەتەکە ئاسایی بۆتەوە و یاسا بە دوای ئەو جۆرە بابەتانە ناچێت لە هەموو حاڵەتێکا پێویستە لە باشووری کوردستان یاسایەکە بێ بۆ ڕێگریکردن لە تەشەنەسەندنی ئەم بابەتە بەداخەوە 5 ساڵ لەمەوە پێش ڕەنگە شتەکە بە جۆرێکی کە بێ و ئێستش بە جۆرێکی کە ڕۆژ بە دوای ڕۆژ ئەم بابەتە تۆختە دەبێتەوە ئێستا گەر تۆ سەرنج بی لە تۆڕی کۆمەڵاتی فەیسبوک بەدەیان پەیج و بەدەیان سایتی ئەلکترۆنی هەن کە کەس نازانێت چه خاوەنەکانی بۆی ئەمانە بەویستی خۆیان بڵاوکەنەوە شتە نووسن باشە کاک عەتا بەڕێزان وەکو ڕۆژنامە نووسێک و لەگەڵ ئەوەی لە کۆمەڵێک ڕاگەیاندنی باشە کارتان کردووە وەکو ڕۆژنامە نووس هیچ لەگەڵ هاوکارەکان تا هیچ پرۆژێکتان لە بەردەستانی یاخود وەکو خۆت پرۆژەیەکت نییە کە ئەمە لە ڕووی یاساییەوە ڕێک بخرێت ئێمە لە ساڵانی ڕابردووە 4 ساڵەوە پێش ئێمە پرۆژە پێشنیارێکمان خسووتە بەردەست وەزارەتی ڕۆشنبیری بەداخەوە تا ئێستا ئیشی لەسەر نەکراوە مەبەست لە ئاڕاستەکردنی ئەم پێشنیارە بە وەزارەتی ڕۆشنبیری ئەوە بۆکە وەزارەت بەکاری خۆی هەستێ و چیتر خەمسات نەبێ بەرامبەر بە میدیا بە شێوەیەکی گشتی ئێمە لە ساڵانی ڕابردووە بینیمان کۆمەڵی تەلەڤیزۆن هەندێک درامایان پێشکەش کرد کە لە بەشێک لە درامەکانە لێدان بوو لە بەهای کۆمەڵایەتی ببورن مەجموعەیە کەسیان لێدان بوو لە مێژووی ئاینێک لە باشووری کوردستان وەزارەتی ڕۆشنبیری بە شێوەیەکی ئاسایی هاتە سەرخەت و فەرمانی ڕاگررتنی ئەم جۆرە درامانەیدا ئەمە جێگەی دڵخۆشی بوو یەک لەبەر پاراستنی بەهای کۆمەڵایەتی و تێکنەچوونی شیرازەی کۆمەڵایەتی لە باشووری کوردستان دووهەم بۆ ئەوەی بەوانی تر بڵێ کە ئێستا شتێکی پێوتری وەزارەتی ڕۆشنبیری ئەم وەزارەتە سەرپەرشتی کەناڵەکانی میدیاکە و پێویستە لەگەڵ سەرپەرشتیکردنیشا چاودێری بکە بەداخەوە چاودێرەکە بە پێی پێویست نییە بۆ نمونە وەزارەتی ڕۆشنبیری ئەتوانێت لە ڕێگەی ستافێکی ئەکادمیەوە چاودێری میدیای خوێنراوکە کە ئێستا لە دیجیتاڵە خۆی بینێتەوە لە سۆشیال میدیا چڕبۆتەوە کۆمەڵێک کەسی ئەکادمی
بهێنێ لیژنەیەشیان لێ دروستکە بۆ چاودێریکردنی ئەم سایت و پێگە ئەلکترۆنیانە لە هەرکوێ خەرقی قانونی هەبوو لە هەرکوێ تجاوز هەبوو بۆ سەر کەسایەتیەک بۆ سەر هێزێکی سیاسی بەپی یاسا تەعاملی لەگەڵا بکرێت بەڵام بەداخەوە وەزارەتی ڕۆشنبیری وەکوتم لە ئەس پێویست لە ئەس پێویستانە و لە ئاست ئەو تموحانێکی ئێمەمانە هەمانە بەداخەوە هیوادارم ئەو چارەسەر بکرێت پێش پرۆگرام باسی ئەوت کرد کە پرۆژەیەکی هەبووە تایبەت بەخۆت حەزەکەم ئەگەر پێت خۆش بە باسی من بە کورتی قسە لەسەر پرۆژەکەکەم پرۆژەکە ئێمە پرۆژەیەکی گشتگیرە بۆ ڕێخستنیکانی میدیای لە باشووری کوردستان بۆ ئەوەی وەزارەتی ڕۆشنبیری بە ئەرکی خۆی هەستێ وەکو وەزارەتێکی کاریگەر ئەتوانم بڵێم نەک لە باشووری کوردستان لە هەموو ناوچەکە وەزارەتی ڕۆشنبیری یەکێکە لە وەزارەتە هەرە کاریگەرەکان و ئەو ئەتوانێت ئاڕاستی ئەو کۆمەلگایە بگۆڕێ ئەو ئەتوانێت کۆمەڵی دیاردەی نەشاز و کۆمەڵی دیاردەی ناشرین کە بەداخەوە لە تۆڕە کۆمەڵایەتەکانی ئێمە هەیە ڕێگری لێ بکە و ئەتوانێت بە حکمەوەی کە ئەم وەزارەتە کۆمەڵە دەسەڵاتی هەیە ئەتوانێت بەکاریان بێنێ و ئەتوانێت ئەم دەسەڵاتە شۆڕکاتەوە بۆ سەکۆی میدیا بە شێوەیەکی گشتی ینی ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری ئەمەیە هیچی تر نییە چاودێریکردن سەرپەرشتیکردنی کەناڵەکانی میدیا ئێستا سەرپەرشتی کەناڵەکانی میدیا ئەکا بەڵام کەمترین چاودێری هەیە من ئەتوانم ناوی چەندین وێبسایت و چەندین پێگە و چەندین پیج بە وەزارەتی ڕۆشنبیری بم کە لەلایەن کۆمەڵی کەسەوە چاودێری ئەکرێن بە ئەنقەس هەوڵی ناشرینکردنی کۆمەلگاوە بە ئەنقەس هەواڵی فەیک و ساختە و درۆ بڵاوەکەنەوە بەڵام هیچ لێپێچینەوەیەک نییە کە من لە ماڵەکەی خۆمەوەگەر پیجێکم هەبوو بە ئارەژی خۆم لە کەسایەتەکانم ما بە ئارەژی خۆم لە هێزێکی سیاسی ما کەس لێپێچینەوەی لەگەڵ نەکردم مکوڕە بم لەسەر ئیشەکانم و بەردەوامە بم ئەڵم هیچ یاسایەک نییە بەرپرچم باتەوە هیچ یاسایەک نییە لە کۆنەوە لەگەڵا بکە ڕاستی پرۆژەکە پرۆژەیەکی بەرفراوانە بە هیوام کەسانی کەش ئەوانەی کە لە بواری میدیا ئیشەکەن هەوڵ بن پێکەوە دەستە جەمعی پرۆژێکی تۆکماوە پرۆژێکی باشتر ئامادە بکرێت بەو هیوایی وەزارەتیش بێ بەدەم داخوازە و داواکارەکانەوە یعنی خۆ هەر پێشکەشکردنی پرۆژە گرنگ نییە جێبەجێکردنی پرۆژەکە گرنگە بە یاساییکردنی پرۆژەکە گرنگە زۆر ڕاستە کاک ئەتا لە ڕابردوودا میدیا ئەزانین زیاتر لە ژێردەسی دەوڵەتا بووە یاخۆ لە ژێردەسی حیزبێکا بووە خۆ لە ژێردەسی کۆمپانیایەکا بوو بەڵام لە ئێستادا شتێکی تر هاتووە کە پێڵێن نیو میدیا کە هەموو کەسێک هەموو تاکێک بە گەورە بچووکەوە توانێت ئەم نیو میدیای بەکاربێنێت و ئەو بابەتی کە خۆی پێخۆشە ئەو شتێک کە خۆی حەزیلێتی دای بنێت و بڵاوی بکاتەوە بزانام ئەم بەرەو پێشچوونانە بۆ میدیای کوردی بۆ ئێستا تا چەند گرنگە یاخودنا بەدڵنیایەوە گرنگە ئێمە بێت لەگەڵ و شەپۆلەیە بڕۆین لەبەرە کۆمەڵگەی ئێمەش کۆمەڵگەی شکراوەیە ئێستا لەگەڵ زانستی تەکنۆلۆژیا ئاشنایەتێکی پیا کردووە و دوانەکەوتوە لەو کاروانە بەڵام بەداخەوە ئێمە خراپ سوۆشیال میدیا بەکارێنین ینی لایەنە خراپەکانی زۆرترە لەوەی کە ئێمە لایەنە باشەکانی بەنمونە بێنینەوە ئێستا من ناتوانم بڵێم میدیا بە تایبەتی سوۆشیال میدیا لە باشووری کوردستانە ڕۆڵی خراپی هەبووە بە شێوەیەکیشی ڕۆڵی باشیشی هەبووە لە ئاهۆشارکردنەوەی تاکیان و لە دەخستنی ڕاستەکان بەڵام زۆری نەمان بەخراپ بەکارێنین زۆری نەمان هەوڵێن لە ڕێگەی میدیاوە ئەوانی کە ناشرینکەین سەبۆنەوە با من نمونەیەکی سادەت بەمە کەناڵیش تەلەڤیزۆنی هەواڵی بڵاوکاتەوە یان لێدوانی کەسایەتێک بڵاوکاتەوە گەر تۆ سەرنج بێ و کۆمنتەکان بخوێنیتەوە ئەبینی بەشێکی هەرە زۆری کۆمنتەکان جنێ و تەشهیرە بە ئەو کارکتەرە سیاسیە لەلایەن مەسەلەن لایەنگرانی حیزبی جیمەوە کاتێک کارکتەرێکی سیاسی مقابلەیەشی ئەکرێت میدیاش دێن لە تایتڵی یا لە ناوڕۆکی مقابلەکە تایتڵێک ئەدۆزێتەوە بۆ زیادکردنی ڤیوە بۆ زیادکردنی لایک و کۆمنتەکان خەڵکی خراپ کەڵک لەو لێدوانە وەرەگرن ناگەڕێنەوە بۆ ناوڕۆشی چاوپێکەوتنەکان ناگەڕێنەوە بۆی بزان ئەم کارکتەرە لە بیسخولێکی ڕابردوو یا لە سیخولێکی ڕابردووە چی وتووە هاتوون یەک دێڕیان لە چاوپێکەوتنەکە هێناوەتە دەرەوە بەداخەوە بەشێکی زۆری میدیا ناساوەکانیشی تێکەوتەوە لە باشووری کوردستان ئێستا کۆمەڵێ وێبسایت و کۆمەڵە چەناڵی میدیایی هەیە لە کوردستان ناسراون خەڵک ئەزانێت سەرنووسەرەکە چییە سەرپرشارەکانی چیان ئەوانش کەوتونەتە ئەو هەڵەیەوە یعنی دێن لێدوانی کارکتەرێکی سیاسی هێنن یا کارکتەرێکی کۆمەڵایەتی بۆ ڕاکێشانی سەرنجی ئەوانی کە ئەمە کارەسات دەتوو خەڵکی هان بێ بۆی لە ڕێگەی میدیاکەتەوە جنێوبات ئەمە لێرە ئەرکی وەزارەتی ڕۆشنبیری دەرئەکەوێت و پێویستە ڕاستەوخۆ ئەو سەرنووسەریان ئەو کۆمەڵە کەسێک کە لە دەوری ئەو پێیجە کۆبوونەتەوە ئاگاداران کاتەوە لە ڕێگەی چەناڵەکانی خۆیەوەکە کاکە واز لەم جۆرە یاریکردنە بێنن واز لەوە بێنن کە بۆ زیادکردنی لایک و کۆمنتەکانتان کۆمەڵی کارکتەری سیاسی ناشرین
مەبەستی زیاتر لە وروژاندنی ئەو بابەتە یاخود کەمکردنەوەی ئەو بابەتە و دانانی بەشێک لە چاپێکەوتنەکان یاخود بەشێک لە لێدوانەکان بۆ ئەوە ناگەڕێنیتەوە کە ئەو عیلاقی ئەوەی نییە کە خەڵک چەند بۆ نمونە قسەی ناشرین نەڵێ لە کۆمنتگرنگ ئەوەیە کە ئەو چەند هەزار کۆمنتێکی بۆ بێت چەند هەزار ڤیوێکی بۆ بێت ئەو زیاتر هەز ناکەم کە بیر لەوە ئەکاتەوە وەک لەوەی کارکتەرەکە چەند ناشرین ئەکرێت خۆی ئەرکی میدیا هەموو میدیاکارێک و هەموو ڕۆژنامە نووسێک و هەموو میدیایکی بینرا و خوێنرا و نووسرا و حەزی لەوەیە کە زۆرترین کەس بۆ نمونە بەرنامەی تو حەزێکی زۆرترین کەس دانیشێ بێت هەمیشە لە کێبڕکیان بەڵام کێبڕکێ لە ناشرینکردنی کەسی ترنا لێرە کێبڵچەکە ناتەن دروستە ئەژینا لە دنیای و لە کێڵگەی میدیایە لە دنیاە هەموو کارەکتەرە میدیایەکان هەموو پێشکەشکارەکان بێژەرەکانی تەلەڤیزۆن تەنانەت ڕۆژنامەنووس و ڕێپۆرتەرەکانیان هەوڵی ئەوەیان سەرنجی خەڵک بەلای خۆیان ڕاکێشنەوە خەڵکێکی زۆر بەدیار ڕاپۆرتەکانیان دانیشێ بەڵام لێرە شتەکە پێچوانە بۆتەوە لێرە وەکوتم چاوپێکەوتنیشی میدیایی ئەبێتە هۆی ناشرینکردنی کارکتەرێکی کۆمەڵاتی من چەندین برادەرمەیە ڕۆژنامەنووسی چاکن ڕۆشنبیری چاکن لە ساڵانی ڕابردووە چاوپێکەوتیان لەگەڵا کراوە هاتوون لەم چاوپێکەوتنا یەک دێڕێن هێناوەتە دەرەوە بەجارێک لێشاوێک لە جنێ و لێشاوێک لە شکاندنی کەرامەتی ئەو کەسە لە ڕێگەی سۆشیال میدیاوە بۆ کارکتەرە ڕۆشتووە بۆی وازی لە چاوپێکەوتنیانەوە نزیکی هیچ میدیایەک ناکەوێتەوە چونکە متمانەی نەماوە و بەداخەوە بەداخێکی زۆرەوە مێ لێرە ئەوە بڵێم کە بەشێک لەسەر نووسەران و سەرپەرشتارانی میدیاکانی ئێمەش لە ئاست تێگەیشتنی دنیای ئەمڕۆیانین ینی حەقا بەڕێوەبەری کەناڵەکانی تەلەڤیزۆن بەڕێوەبەری سایت و پێگە ئەلکترۆنەکان زیاتر بخوێنەوە بزانن چینوێتی کۆمەلگای ئێمە بەچی ئەشکێ ئەمڕۆ کۆمەلگای ئێمە لەبەرەوەی کەوتم لە خیابی یاسایە پەنا بۆ جنێ و تەشهیر و شکاندنی ئەوانی کابا بەرفراوان بۆ تۆ یانی تۆ ئێستا لە 100 پیج هەر لای خۆتەوە ڕۆژێک تەرخانکە بۆ خوێنەوەی کۆمنتی فۆلۆوەرەکان بزانە چەند ژنەوە بینی ڕۆژانە لە هەمویانە کەواتە خەڵک گەشتەوە قەناعەتی کە لێپرسینەوە نییە بۆیە بە ئاڕژی خۆی جنێوەە زۆر ڕاستە یعنی کەسیژێ پشتگیری کۆمنتەکە ئەیە ڕاستە ئەڵێ ئەو نووسیم بە ئەمەش بۆ زیاکەم بەداخەوە ینی زۆر شتێکی ناشرینە و ئێستا زۆر شایع ئیشە و من هەمیشە ئەڵم کە ئەو کەسانی کە ئەو شتە ناشرینانە ئەنووسن حەقا ئەو پەیجانە یاخود ئەو تەلەڤیزیۆنانە ئەو کەناڵانە ئەو کەسانە ئەگەر چەند کەسێک بلۆگ بکرێتن نەتوانن کۆمنتین بە هەستەکەم ئەو شتش کەمە کاڵ ببێتەوە کۆمنتێک بەسە بۆ ڕاپێچکردنی کەسێک بۆ دادوانێت بۆ نمونە کەسێک کۆمنتێک لەسەر تۆ بنووسێت تۆ بە شێوەیەکی یاسایی دەرگای قانونی لێ بگری ئەو کەسە عاقڵە بێ بۆ هەمیشە بۆ نمونە ماوەیەک لەوە پێش کەسێک لە یەکێک لە شارەکانی کوردستان بابەتیشی لەسەر من بڵاو کردبەوە ینی نەک بڵاو کردبەوە بابەتیشی لە پیجێک هێنابوو لە لاپەڕەکەی خۆی بڵاوی کردبەوە تقریبا 200 بۆ 300 کەس کۆمنتیان بۆ ئەو بابەتە نووسی بوو ئەویش با بڵێن نەزانانە دوای ئەو بابەتە کەوت بوو دواتر من پێم وتم سکاوە لەسەر تۆمارەکەم زۆر تکای کرد ڕژای کرد کە پەنا بۆ دادگانە بم کۆمەڵی کەسی شاد لەناو دۆسیەکەەوە وتم بەمەرجێک لێت خۆشە بم لە ئەکاونتەکەی خۆتەوە بە ڕسمی و بە شێوەی بینرا و داوای لێبوردن بکەین وتی ئامادەم هەر بە شێوەیەکی ڤیددیۆی داوای لێبوردنی لە منکردناوی منی هێنا ئێستا لەو ڕۆژەوە تەسەوڕەکەم لایکی هیچ پێش پۆسێکیش نەکە جاران کۆمنتی خراپی نووسی جاران جنیویە ئێسەوە ئێستا ئەزانێک کە شتێکی پێڵی یاسا شتێکی پێڵن دادگا ئەسڵەمێتەوە ینی ناتوانێت وەکو جاران بە ئارژی خۆی کۆمنت بنووسێ وەکو جاران جنێوە بە زۆر باشە کاک ئەتا پێم خۆشە بە کورتی بزانم زیانەکانی ئەم فێک نیوزە وەخۆ ناسانەوەی ئەو هەواڵانە ئێمە خوێنەر بینەر بیسەر ئەم فێک نیوزانە بە چی بناسێتەوە و زیانەکانی چیە بۆ کۆمەڵ لە ڕاستیان زیانەکانی زۆرن هەرە زیانێکی ناسەبا هەندێک لەکێک لەو زیانانەی کە ڕاستی کاریگەری خزۆتە سەر میدیا بە شێوەیەکی گشتی بێمتمانەیە بێمتمانەی لای خوێنەر ینی جاران ئەگەر کەسێک بە عشقەوە دانیشت بێت تاکو پەیجێک هەواڵێ بڵاو کاتەوە یەک دوو هەواڵی فێشی بڵاو کردوتەوە پەیجە ئەم کەسەش کشاوەتەوە لە خوێندنەوەی ئەو پەیجە لە نووسینی کۆمنت بۆ ئەم پەیجە و لە هاندانی بۆ ئەم پەیجە ئێستا بە شێوەیەکی گشتی بێمەتمانەیەکی زۆر لە لای خوێنەر هەیە یعنی خۆی ساغ نەکردوتەوە کە باوەڕ بە چ پەیجێک بکە یا باوەڕ بە چ سایتێکی ئەلکترۆنی یا پێگەیەکی ئەلکترۆنی بکات بۆەوەی بابەتەکانی تا بخوێنێتەوە ئەوە یەکێکە لە کاریگەر هەر خراپەکانی بێمتمانی لە لای خوێنەر دروست کردووە کە تۆ لە لای خوێنەر بێمتمانەی دروست بوو ئەو کاتە پەیجەکەت ئەمرێ بە شێوەیەکی ئەتوانم بڵێم کردەی پەیجەت لە ناوەچێ ڕەنگە ئەم پەیجە کۆمەڵێک کەس شەش حەو کەسێک لە دووری کۆ ببێتنەوە بەڵام لە لای زۆرینەی خەڵک و لە لای زۆرینەی دانیشتوان متمانەی خۆی لە دەرزاوە بۆیە وردە ئەم پەیجە
هەوڵی ناشتنی خۆیان بەزینەوەی پێم وایە هەر خراپترین یا زیانێکی گەورەی فەیک ئەوەیە کە متمانە لای بینەر و لای خوێنەر ناهێڵێت. باش پێم خۆشە لە کۆتایی باسی ئەوە بکەم هەنێک کات بۆ ئەوەی کە ئێمە هەواڵێکی فێک بناسیینەوە بۆ نمونە داواکرێ کەس هەواڵەکە سەرچاوی تیاابێ بۆ نمونە کەسێکی باوەڕ پێکراوە یاخود وتە بێژە بێت سەرۆکی حیزبێ بێ وتە بێژی حیزبێ بێ ئەمانە ینی قسە بکەن لە بابەتەکە یەکلایی بکەنەوە یاخود وێنەی تیاابێ ڤیددیۆی تیاابێ ئەمانە ئەبێتە بەشێک لە یەکلاییکردنەوەی ڕاستی و دروستی هەواڵەکە بەڵام لە ئێستا شتێکی تر هاتووە کە پێی ئەڵەن دیپ فەیک واتە درۆی کوڵکە بابەتەکە ئەوون هێندە بە جوانی داڕێژنەوە یعنی وایلی ئەەکەن کە تۆ گومانەکەی زۆر گومانەکەی کە ئەم هەواڵە دڵنیای کە ڕاستە ئەمە چیت هەیە بۆ ئەمە لە ڕاستە بۆ ساختکردنەوەی هەر بابەتێکیان بۆ ڕاستی و دروستی هەر هەواڵێک پێویستە ئەو هۆشیارە لای خوێنەر هەبێ منی خوێنەر یان توی خوێنەر ئەگەر بمانەوێت لە ڕاستی هەواڵێک دڵنیا بینەوە ئەبێ داڕێژێری هەواڵەکە ئەو کەسەی کە هەواڵەکەی داڕشتووەکە بەداخۆ من لە باشووری کوردستانەوە نابێنم لە هەموو میدیایکی نووسرا و نووساوی دنیاە کاتێک ڕێپۆرتەرێک هەواڵێک ئاماداکەیان ئەی نووسێتەوە لەسەر هەواڵەکە ناوی خۆی ئەنووسێت ئەم کەسە ئەم کارێتەرە ناساوە لە کۆمەلگاکە لە باشووری کوردستان ئەوە نییە بەشێکی زۆری هەواڵەکان بەبێ سەرچاوە بڵاوە بنەوە یا بەشێکی زۆری تایتڵەکان ئەگەر سەرنجی یابێ ئەنووسێ کەسێک کە نەویست ناوی خۆی ئاشکرا بکە کەسێک کە نەویست ناوی خۆی ئاشکرا بکە منی خوێنەر پێویستە بزانم ئەو کەسە یا ڕاستە بەشێکی میدیاکار ناتوانێت بە پیاساش ئەوە ڕێگەی پێدراوە کە هەواڵەکە یا سەرچاوی هەواڵەکە وەکو خۆی دابنێ ئەوە ئەو ساکردنەوەی هەواڵەکە بۆ دادگا بەڵام کاتێک هەواڵێک کە پەیوەندی بە ڕای گشتیەوە هەیە کە پەیوەندی بە داگیرکردنی زەویزارەوە هەیە کە پەیوەندی بە هەڵبتانە سەر شوێنێکەوە هەیە پێویستە کەسی داڕێژەر یا ڕێپۆرتەرەکە بە شێوەیەکی یاسایی ناوی خۆی بنووسێ و ناوی سەرچاوەکەش بنووسێت چونکە دوجار بەڵگەیشی تەندروستی لە بەردەمایە لە دادگا توانێت پاڵپشتی لە بەڵگەکەی خۆی بکەوە ئەو کاتە هیچ بۆشایەک بۆ دادگا نەهێڵێتەوە کە بە مادەیەکی یاسایی سزای بن. زۆر باشە کاغەتا من شتێکی ئەوتۆم نەماوەگەر خۆت شتێک حەز بکەی لە کۆتای ئاماژەکەم بابەتەکەتان زۆر گرنگە هیوام وایە بەشێکی زۆری میدیاکانی ئێمە تیش بخەنستە بابەتی ساختە و بابەتی ئەو هەواڵە فێکانی کە لە باشووری کوردستانە بڵاوە بنەوە پێم وابێ ئەمە یەکەمین بەرنامەیە کە من لەم دو-سێ ساڵی ڕابردووە بینی بێتم هیوام وایە ببێ بە جۆرێک لە مۆدل لە دوای ئەم بەرنامەیە و بەشێکی زۆری کەناڵەکانی میدیا قسەی لەسەر بکەن بۆی هۆشیاری کۆمەڵایەتی و هۆشیاری گشتی لەلای خەڵکی دروست ببێت. زۆر سپاس بۆ میواندار زۆر سپاس بۆ تۆش کە ئەمڕۆ لای ئێمە ئامادە بووی زۆر سپاس بۆ کاک عەتا شەمێرانەی کە بەڕێزیان ڕۆژنامەنووس بوون ئەمڕۆ لای ئێمە میوان بوو قسە و باسمان کە لەسەر کاریگەری فێک نیوز لە سۆشیال میدیا و بەشێک لە ڕاگەاندنەکاندا تا پرۆگرامێکی تر شاد بن خواتان لەگەڵ بێت.